ساڵێکیان گروپێکم وەرگرتبوو بەوەعد کە من وعدم مابوو پاش 15 ڕۆژ بتوانن ئەم گروپە بە 15 ڕۆژ دەرس خوێندن، نەک 15 ڕۆژ بەسەری و 15 ڕۆژ دەرس خوێندن ڕۆژی 5 سەعات بە گەرنتی ئەبێ ئەمانە بێنمە قسەکردن و گوێگرتن و تێگەشتن و فێربوونی نیز. یەکەم ڕۆژ محامیەک لەوێ بوو وتی من ئاستم زۆر باشە مامۆستا، تەنانەت ئەچم جارجار بۆ لای ئەمریکیەکان قسەیان لەگەڵاکەم و ئەمانە، بەڵام ئەمەوێ ئینگلیزیەکەم بەڕاستی باشکەم. دەستمان کرد بە دەرس خوێندن. من شتێکم پێوتن، ئێستا بە هەر بە ئێوەشی بڵێ، وتم زۆربەی ئەوەی کە لە کاتی قسەکردن خەڵەتەکە خەتای 6 مەوزوعە. من ئەم 6 مەوزوعە تەمرینتان پێ ئەەکەم زۆر ڕاستەبنەوە. بە تەمای 6 مەوزوعی زۆر قورس بوو. یەکێ لە مۆزوعەکان وتم چییە؟ پرۆناونەکانە. بۆ نمونە خاوەنداریەتەکان چۆن بەکارین. کە دەستم پێکرد وتم ئادەی بڵێ من پیشانی ئەوانممە، باشە ئەڵەی چی؟ I showed them. باشە ئەم جارە بڵێ ئەوان پیشانی ئێمانیا، یا بۆ نمونە ناردن، من ناردم بۆ ئەوان I sent them. ئەوان ناردیان بۆ ئێمە they sent us. کە بەمە تەمرینم پێکردن وتی مامۆستا شتانە زۆر زۆر ئاسانە. وتم پەلە مەکە، ئەمە ئەگەر ئێستا پێت بڵێم بینوسە لەسەر وەرەقە هەمووی ئەزانی. وتی بەتەئکید. وتم دڵنیا بە زۆر کەس ئەمانە ئەزانە بەرسە وەرەقە، بەڵام وەرە با ئێستاکە تەمرینەکەین چۆن بە سەریعی بڵێ. یاڵا بڵێ چی؟ بڵێ وتم کچەکە یعنی شی، وتم کوڕەکە یعنی هی. دەیاڵە کچەکە ناردی بۆ کوڕەکە she sent him. باشە وتم بڵێ ئەوان ناردیان بۆ ئێمە، وتی they sent we. they sent our. هەرچی کرد ئەسی بۆ نەهات. وتم ئەها خۆ تەئکیدم تۆ ئەس ئەزانیت، بەڵام لەو کاتە بتەوێ قسە بکەیت و بۆت نەیە، یا لە جاتیەوەی بڵێ هێز بڵێ هیم ناکرێ. وتم هۆ کێشەی ئێمە چییە؟ تۆ پێویستە شتەکە بتوانی، بەڵام شتەکە ئەزانیت. کێشەی خوێندنی ئێمە ئەوەیە بەڕێزان، لە خوێندن لە وڵاتی ئێمە شتەکەت فێر ئەکەن کە بیزانی، بەڵام تەمرین پێ ناکەن کە بیتوانیت. کەواتە ئەسڵی مۆزوعەکە چییە؟ توانینە. هەرچەند بابەتەکە ئاسان بێ وەرن بە تەمرینی لەسەرکەین. دوای سەعاتێ بە تەواوەتی قەناعەتی کرد کە بێزەبەت ئەمە مشکلەی ئێمەیە. ئێستا من متەرجمێکم ناسی، ئەیوت لە منەظەمەیەک متەرجمم، ئەی هیوا هەیە ئینگلیزیە زانی، ئینگلیزیەکەشی زۆر باشە، ئەی باوەڕەکەی لە چیا غەڵەتەکە، لە هیم و هیز و هێر و ئەس و ئەمانە غەڵەتەکە. یعنی کەلیمە قورسەکە زانێ، باشە ئەڵێ ئانیکدۆتس، ئەڵێ سیڤیلایزیشن، ئەڵێ بۆ نمونە چی، بەڵام هیم و هیز و هێرەکەی لێ تێگەچێ، یا بۆ نمونە زەمانەکەی لێ تێگەچێ. بۆ نمونە گەر بڵێ I've، بۆ نمونە I've gone، I've learned، لێرە نازانێ ئەم ڤ بۆچی ئەبێ لێرا بێ، فەرقی چییە لەگەڵەوەی کە ڤەکە نەبووە.